خۆشاگان خاکی باپیرایە سلەیمانی خۆشاگان خاکی باپیرایە زەڵم و سەرچنایە خۆش و دڵگیراوەی خۆش و دڵگیرای خۆش و دڵگیرا دەبا دەست بەزێر بێ سەوزە لە باژێر بێ. ئێرە ڕادیۆ دەنگی گەلە. لەرکێبی سەربانن سڵاوتان لەبێم کاتتان باش بارمەتیا و کارانم هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 22 نیسانی 2024 تان پێشکەشەکەین بێ سەرمان بن. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە دەڵی گۆڕەپانی شیلات زێدا لە هەرێمی مەتینا لە چالاکیەکی گەریلاکانی ئازادی کوردستاندا سێداگیرکرد سزادراون. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە ڕاگەاندۆ لە گۆڕەپانی شیلات زێ لە هەرێمی مەتینا هێزەکانان بە چەکی فەردی چالاکیەکان دژی داگیرکەران ئەنجام داوە. لە ئەنجامی و چالاکیەدا ئاشکرا بووە کە سێ داگیرکەر لە هەرێمەکە سزادراون و لە هەرێمی شیلات زێ و گوڵکەی مەتینا جموجولی هەلیکۆپتەرەکان تا کاتێکی زۆر بەردەوام بووە. لە هەرێمەکانی پاراستنی مەدیاوە هەڵۆگابار دوا زانیاریمان دەداتێ. هەڵۆ دێمەلات سڵاوت لێبێ ڕۆژ باش پێمان بڵێ دوا زانیاری لای تۆ چییە؟ ڕۆژ باش بۆ ئێوە و تەواوی بیسەرانی بەڕێز بەڵێ هەروەکو هەمووان ئاگادارن لە 16 نیسانەوە لە درەنگانی شەو سوپای داگیرکەری تورک دەستی بە هێرش و لەشکرکێشێکی نوێ کردووە بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مەدیا لە چوارچێوەی هەرێمی مەتینادا تایبەت دەخوازێ ئەو گوندانەی یان ئەو ناوچانەی کە دەکەونە نێوان شیلازێ و دەرگەلێ تەواوی ئەو ناوچانە بەدەست بخە و داگیر بکە. بۆ مەبەستەش سەرەتا لە درەنگانی شەودا بە شێوازێکی چەر هەرێمەکە بردومان دەکات لە ڕێگەی فڕۆکە جەنگیەکان و فڕۆکەی بێفرۆکەوان و هلیکۆپتەرە شەرکەرەکانەوە دواتریش لە ڕێگەی تۆپخانەکانەوە و بە شێوازی وشکانیش هێزی خۆی پیادە دەنێرێ بۆ ناوچەکە. لەوێدا ڕوبەڕووبوونەوە ڕوودەدا لە نێوان هێزەکانی پاراستنی گەل و سوپای داگیرکەری تورک بەپێی سەرچاوە هەرێمیەکان تاوەکو ئێستاش ئەو شەڕ و پێکدادانانە بەردەوامن. زیاتر سوپای داگیرکەری تورکیا پشت بە تەکنیکی خۆی و بە هێرشی ئاسمانی دەبەستێ. بەردەوام قسەکانت پێ بڕم بەڵام پێم بڵە زۆرتر و شەڕ و پێکدادانە لە چ شوێنێکا بەردەوامە؟ یعنی بە تایبەت لە هەرێمەکانی وەکو گەریلای ئازادی کوردستانە و هەرێمانە بەناو دەکات گردی هەکاری گردی چارچێت گردی ئۆرتێ گردەکانی شەید چەکدار شەید پڵنگ هەروەها بە تایبەتی ڕوبەڕووبوونەوەکان لە گۆڕەپانی شێلازێ گۆڵکەی مەتینە یعنی ئەو ناوچانەی کە دەکەونە سەری مەتینە بەردەوامە. لە ئێستادا فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بە بەردەوامی بە سەر ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێنەوە. تەنانەت هاوڵاتیانی سڤیل و گوندنشینانیشان هەراسان کردووە بە بەردەوام بۆمباردومانێکی چڕ هەیە لەم ساتە وەختەدا. بەڵام لە بەرامبەردا گەریلاکانی ئازادی کوردستانیش بە ڕۆحێکی فەداییانە خۆڕاگری دەکەن بەرخۆدانی دەکەن ڕوبەڕووی ئەو هێرش و داگیرکاریانەی سوپای داگیرکەری تورکیا دەبنەوە و لە چالاکێکی سەرکەوتوودا هێزەکانی پاراستنی گەل هەپەگە بۆ ڕای گشتی ڕایگەیان کە دوێنێ شەو سێ گەریلا لە گۆڕەپانی شێلازێ لە هەرێمی مەتینە بە سزا گەیەنراون و لە ئێستادا چەندین چالاکی لەسەر دوشمن دەکرێت و لەو چالاکیانەدا گەریلای ئازادی کوردستان ئەنجامی بەرچاوی بەدەستخستووە و توانیوێتی ئەو لەشکرکێشیەی سوپای داگیرکەری تورکیا هەتا ئاستێک بوەستێنێ و ڕوبەڕوویان ببێتەوە و گەریلا خۆڕاگری دەکات لە ئێستادا. لە ئێستادا ئەو زانیاریانەی کە لە بەردەستدان هەرێمەکە بە چڕی بۆ دومان دەکرێت لەلایەن فڕۆکە جەنگیەکانەوە. یعنی وەکو هەمووانیش دەزانن لە ئێستادا شەفی فاشیستی داگیرکەری تورک ئەردوغان بە سەردانێک بڕیارەکە لەم کاتانەدا بگاتە بەغداد پایتەختی عێراق و پاشانیش بە سەردانێک بگاتە هەولێر. یعنی ئەوەی کە جێگەی سەرسوورمانە لە ساتە وەختێکدا کە کوڕان و کچانی گەلی کورد بە ڕۆحێکی فیدایانە بەرگری لە خاکی نیشتیمان دەکەن و گیانی خۆیان بەخت دەکەن. لە هەمان ئەو ساتە وەختانەدا تۆ تەماشا دەکەی مەسەلەن لە شارێکی کوردستانی وەکی هەولێر بە ئاڵای تورکیا پێشوازی لە داگیرکەری دەکرێت پێشوازی لە شەفی داگیرکەری فاشیستی تورک دەکرێت.
یعنی بێگومان پێویستە گەلی ئێمە ئەوە قبول نەکرد پێویستە گەلی ئێمە بە تایبەت لە باشووری کوردستان خاوەنددارەتی لە ڕۆڵەکانی خۆیان دەربکەون ئەو ڕۆڵە ئازا و بوێرانەی کە ڕۆژانە گیانی خۆیان بەخت دەکەن لە پێناوی پاراستنی دەستکەوتەکانی ئەو گەلە پێویستە گەلی شان بەشانی گەریلا گەل و گەریلا پێکەوە لە دژی ئەو داگیرکاری و خیانەتە ڕابوەستن باشە هەڵۆ پێم بڵێ لەسەر بەر لەوەی لەسەر سەردانەکە ئەردۆغان پرسیاری دەوروبەرت لێ بکەم دەمێ پێم بڵێ باسیەوەت کرد کە گەریلا بەرچاوترین چالاکی کردووە ئەتوانی پێمان بڵێ بەرچاوترینە و چالاکیانە بە کورتی پێم بڵێ کە چین دوای ئەوەش پێم بڵێ ئەوەندەی کە هاوڕێ و هەواڵانت لە نزیکەوە بینیوە بەگشتی چیان وتوە لەسەر سەردانەکەی ئەمڕۆی ئەردۆغان یعنی لە ماوەی داهاتوودا ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی هەپەگە زانیاری زیاتر لەبارەی ئەو شەڕ و ڕوبەڕووبوونەوەی کە ئێستا لە هەرمی مەتینادا ڕوودەدا بڵاو بکاتەوە بە گوێرەی و زانیاری چاوکانی هەرمیانی کە ئێستا لەو ناوچانەدا هەن و زانیاریە کە گەشتۆتە دەستی ئێمە لە گۆڕەپانەکانی شێلازێ دەرگەلێ شەڕ و ڕوبەڕووبوونەوە بە سەختی بەردەوامە تەنانەت هەتا دوێنێ شەویش گونیشینان دەنگی تەقە و بۆمباردومانیان بیستووە و شەڕێکی دژوار لەو ناوچانە ڕوودەدا لەم ساتانەدا بێگومان گەریلا لەم شەڕەدا پشتی بە تەکنیکی نوێ بەستووە توانیوێتی هەتا ئاستێک پێشڕەوی سوپای داگیرکەری تورکیا ڕابوەستێنێ و ئاوانتاژی گەریلا خاڵی بەهێزی گەریلا تونێلەکانی شەڕە ئەو تونێلانەی کە گەریلا پێشتر وەکو سەنگەری خۆڕاگری و بەرخۆدانی ئامادەی کردهبوو بێگومان گەریلا چاوەڕێی ئەم ئۆپەراسیۆنە بوو و دەیزانی کە ئۆپەراسیۆنێک لە بەهاری ئەم ساڵدا ڕووبدا بۆ ئەوەش گەریلا بە هەموو شێوازێک ئامادەکاری خۆی کردهبوو و لە ئێستادا گەریلا لەو سەنگەرانەدا کە پێشتر ئامادەی کردهبوو بۆ ئەم ئۆپەراسیۆنە بەرگری دەکا و خۆڕاگری دەکا ینی بە گوێرەی زانیاریە کە تا ئێستا گەشتۆتە دەستێمە شەڕ و ڕوبەڕووبوونەوەکان بەردەوامە لەوە زیاتر زانیاریەک بەدەستێمە نەگەشتووە لەبەر ئەوەی ئێوەش ئاگادارن لە ئێستادا شەڕ و ڕوبەڕووبوونەوەیەک بردومانێک کە لەو ناوچانە هەیە ڕێگە نادەن کە ئێمە زوو بگەینە ئەو زانیاریانەی کە هەیە بە تایبەتی لەو ناوچانە کە ناوچەی شەڕی گەرمن سەبارەت بە هاتنەکەی ئەردۆغانیش ئەمڕۆ بۆ بەغداد و هەولێر ینی ئەوەی چاوەڕوان دەکرێت ئەوەیە ئەردۆغان دەخوازێ کارتێکی فشار لە بەرامبەر دەوڵەتیم هاوڕێ و هەواڵانی نزیکت ئەوانەی کە بینیوتن ئەوان چیان وتووە لەبارەی سەردانەکەی ئەردۆغانەوە بەڵێ ینی ئەردۆغان باش دەزانێت کە ئەم شەڕی کە ئێستا لە بەرامبەر تەفگەری ئازادی گەلی کورد بەڕێوەی دەبا بۆ ئەو شەڕی مان و نەمانە ئەو ڕاستیە باش دەزانی لە ئێستادا کە ئەم شەڕ و ئۆپەراسیۆن و لەشکرکێشێت داگیرکاری دەست پێ کردووە بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا دەخوازێ بگاتە ئەنجامێک و بەو ئەنجامش بکاتە کارتێکی فشار لە دەستی خۆیدا لە بەرامبەر دەسەڵاتدارانی عێراق و باشووری کوردستاندا بەکاری بهێنێ بە تایبەتی ینی بۆ مەسەلەی وزە مەسەلەی ئاو ینی زێدەتر وەکو دەڵێن فشار بکە لەسەر دەسەڵاتدارانی بەغداد و هەولێر بەو شێوازە بتوانێت ئەنجامێک بگرێ و تەمەنی دەسەڵاتدارێتی خۆی درێژ بکاتەوە بەڵام بێگومان هەر شت وەکو ئەردۆغان دەخوازێ بۆی ناچێتە سەر لەبەر ئەوەی یەکەم لە مەیدانی شەڕ و ڕوبەڕووبوونەوەدا ئەو ئامانجانەی کە دەوڵەتی داگیرکەری تورکیا پلانی بۆ داڕشتە بوو بەدەستی نەخستووە ینی ئەنجامەکانی کە بەدەست هاتوون نیمچە ماون ینی تەواو نەیتوانیەوە بگاتەوە ئەنجامانی کە خستوێتی پێشی خۆی و بێگومان ئەبینین کە ئەو لە چوارچێوەی پەیمانی لۆزان و 100 ساڵی لۆزان و میساقی میلیدا پلانی ئەوان بەو شێوازە بوو کە هەتا 2023 تەواوی باشووری کوردستان تەواوی هەرێمەکانی پاراستنی مەدیا داگیر بکەن بەڵام ڕوبەڕووی بەرگری و خۆڕاگریەکی سەختی هێزەکانی پاراستنی گەل گەریلای ئازادی کوردستان بوونەوە بۆیە نەیانتوانی ئەنجامێک بەدەست بێنن لەسەر مەیدانی شار و لە ڕووی سیاسیشەوە هەمووان دەزانین کە لە ئێستادا دەوڵەتی داگیرکەری تورکیا ئیدی چی دیکە ناتوانێت ئەو هاوسەنگێ بپارێزێ لە نێوان ناتۆ و رووسیادا لە نێوان ئێران و ئیسرائیلدا لە نێوان ئەو بەرە دژبەرانەدا ینی دەوڵەتی داگیرکەری تورکیاش تەنگاو بووە کە پێویستە لەو هاوسەنگی کە تاوەکو ئێستا لەسەر ئەو هاوسەنگیە سیاسەتێکی بەڕێوە بردووە ناچارە ئیدی خۆی یەکلا بکاتەوە و بێگومان هەر یەکلاکردنەوەیەکیش بە زەرەری دەوڵەتی داگیرکەری تورکیا دەبێ و ئەو چاوەڕوانیەش دەکرێت کە ئەمڕۆ لە سەردانی ئەردۆغان بۆ عێراق و باشووری کوردستاندا بە تایبەتی سەردانەکەی بۆ بەغداد ناتوانێت تەواو ئەو ئەنجامە بەدەستبێنێ کە چاوەڕوانی دەکا
چونکە لە عێراقدا تەنیا هێزێک دەسەڵاتدار نینە چەندین هێزی دەسەڵاتدار لە عێراقدا هەن کە بەرژەوەندیەکانی هەندێک لەو هێزانە دژی بەرژەوەندیەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیان و دژی فراوانخوازیەکانی عوسمانی نوێن بۆ ئەوەش بەرژەوەندەکانیان یەکتر ناگرێتەوە وەکو دەڵێن حسابی وانی ماڵ و حسابی بازار لە یەک نایەتەوە بێگومان هەنێک ئەنجام بەدەست بخا لە سەردانەکەی بۆ هەولێر بەڵام وەکووتم لە سەردانەکەی بۆ بەغداد چاوەڕوان ناکرێ زێدە ئەنجام بگرێت. سوپاس دەکەم هەڵۆگابار لە هەرێمەکانی پاراستنی بەدیاوت دنیاک سوپاس بۆ زانیاریەکانت ڕۆژێکی خۆشتان هەبێت. بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 6 بە کاتی هەولێر ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بگاتە هەولێر و لەگەڵ بەرپرسانی باڵای هەرەمی کوردستان کۆبێتەوە پێکەوە باس لە پەیوەندەکانی نێوان هەولێر و ئەنقەرە هەولێر و بەغدا و پێشاتەکانی ناوچەکە بکەن. ئەردۆغان کاتژمێر 11:30 خولەک لەگەڵ لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق کۆ دەبێتەوە و لە کاتژمێر 12:45 خولەکدا لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و لە کاتژمێرێک و 15 خولەکیش کۆبوونەوەی شاندەکانی تورکیا و بەغدا لە کۆشکی بەغدا بەڕێوە دەچێت. چوار ڕێکەوتن لە بوارەکانی نەوت ئاسایش و ئاو پرۆژەی ڕێگەگەشە پێدان واژۆ دەکرێت جگەل واژۆکردنی نزیکەی 40 یادداشتنامەی لەک تێگەیشتن لە بوارە جیاوازەکاندا هەردوو وڵات دەیانە قۆناغێکی نوێی پەیوەندەکانیان دەست پێ بکەن بە گوتەی خۆیان. هاوکات پارتی کرێکارانی کوردستان پاکەکە و تونند و تۆڵکردنی سنوورەکان یەکێک دەبێت لەو پرسانەی ڕێکەوتن و گفتوگوی چڕیان لەبارەوە دەکرێت. هەروەها لە ڕێکەوتنی نوێی ئەمنی حەشتی شعبیش بڕیارە بە پێو زانیاریانەی کە دزە پێکراوە بەشدار ببێ. ئەو لیژنەی پێکێنراوە بۆ مەبەستەش لە وەزیری دەرەوەی عێراق سەرۆکی دەسێ حەشتی شعبی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی و سەرۆکی دەستگای هەواڵگری پێکاتون. ئەو یەکێکە لەو دۆسێ گرنگانەی دیکە کە بەرپرسانی عێراق ئەمڕۆ لە سەردانەکەی سەرۆک کۆماری عێراق ببورن سەرۆک کۆماری تورکیا بۆ بەغدا لەگەڵی تاوتۆ دەکەن و بەغدا یادداشتنامێکی ئامادە کردووە بۆ ئەوەی واژۆی بکە سەرچاوی هەردوو ڕووباری دیجلە و فرات وەک دەزانن کە لە خاکی تورکیادایە و محەممەد ئەمین فارس گەورە ڕاوێژکاری سەرۆک کۆماری عێراق بەرپرسی دۆسی ئاو لە سەرۆکایەتی کۆماریش دەڵێ تورکیا بەشە ئاوی پێویستی بۆ عێراق وەرەمی کوردستان بەرنادات و ماوەیەکی زۆرە عێراق هەوڵ دەدا لەگەڵ تورکیا ڕێکەوتنکە بەڵام تا ئێستا تورکیا ئامادە نییە. ڕووباری دیجلە ڕاستەخۆ دێتە هەرێمی کوردستان و عێراقەوە بەڵام ڕووباری فرات دەچێتە خاکی سووریا و لەوێ دێتە ناو عێراقەوە. لە شتەکانی سەدەی ڕابردووە ڕێکەوتن لە نێوان تورکیا عێراق و سووریا کرا بۆی تورکیا لە چورکیەکدا 500 مەتر سێجا ئاو بەربداتەوە 58 بۆ عێراق و لە 42 بۆ سووریا و فارس محەممەد ئەمین دەڵێ تورکیا پابند نەبووە بەو ڕێکەوتنەوانە. بڕیارە هەرەمڕۆک و ئاماژەم پێدا کە لە کاتژمێر 12:45 خولەکدا لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراقدا کۆ ببێتەوانە کەمێک پێشتر سەش محەممەد شیع سوودانی باسی لەوە کرد کە لە کۆبوونیان لەگەڵ سەرۆک کۆماری تورکیادا چەندین دۆسەی هەستیار بڕیارە گفتوگۆ بکەن و باسی لەوەش کردووە کە پەیوەندی بازرگانی و جێبەجێکردنی پرۆژەی ڕێگەگەشە پێدان لە هەر چوار شێوەدا پرسی بەردانەوەی ئاوی ڕووباری دیجلە و فرات وەکو ئاماژەم پێدا و کۆمەڵە مژاری دیکە گفتوگۆی لەبارەوە دەکەن. هەر لە درێژێ و ناڕەزایەتیانەی کە بڕیارە بۆ سەردانەکەی ئەردۆغان کاردانەوەی زۆری لێ هاتووە لە باشووری کوردستاندا ژمارەیەکی زۆر لە ڕۆشنبیر و ڕۆژنامەوانان و هونەرمەند و کەسایەتی دیار لە باشووری کوردستان و سەردانەکەی ئەردۆغان بۆ عێراق و هێرشە داگیرکارەکانی دەوڵەتی تورک کەمپینێکیان ڕاگەاندوو و بڕیاری شەهر ئەمڕۆ لە سلێمانی چالاکیەکی ناڕەزایەتی بەڕێوە بچێ لە ڤیددیۆیەکدا چەندین لە دوانیاندا و هەڵوەسی خوانەوە بارێ و نیشاندا و بە پێکۆگەویستیان بین دواتریش میوانم دەبێت هەر لەسەر سەردانەکەی ئەردۆغان. ئەردۆغان بۆ لەشکرکێشی زیاتری تورکیا بێ بۆ ناو خاکی هەرێمی کوردستان با هەموو بە یەک دەنگ هاوارکەین نابۆ هاتنی ئەردۆغان نابۆ هێرشی دەوڵەتی تورکیا نابۆ فاشیزم. هاتنی ئەردۆغان بۆ باشووری کوردستان جارێکی تر گەیاندنەوەی پەیامی داگیرکاری و جینۆسایدکردنەوەی باشووری کوردستانە. ئەم ناوچەی ئێمە لە شڵەژانێکی گشتگیردایە بەرەو نائارامی و نائستیقراریەتێ لەبەرەوە هەر هێرشێکی تورکیا بۆ ئەم ناوچەیە نائارامی استیقراری ئەم ناوچەیە زیاتر دەکات بۆیە ئێمە هەمومان دژی هێرشەکانی تورکیاین بۆ هەرێمی کوردستان. نا بۆ شەڕ و داگیرکاری نا بۆ هاتنی ئەردۆغان بۆ هەرێمی کوردستان و عێراق. تورکیا یەک ئامانجی هەیە ئەویش داگیرکاریە ئێمەش دژی داگیرکارین لە هەر شوێنێکەوە بێت. یەکدەنگی و یەک هەڵوێستی تەنیا ڕێگەی مانەوە و سەرکەوتنمانە.
با هەمومان بە یەک دەنگ بڵێین نا بۆ لەشکرکێشی دەوڵەتی داگیرکاری تورک هەموو بە یەکدەنگ دەبێ بڵێین نا بۆ هاتنی ئۆردۆغان، نا بۆ لەشکرکێشی بۆ سەر کوردستان، دەبێ دەسەڵاتی باشووری کوردستان بە توندی بەوە بوەستێکە نا بۆ ئۆردۆغان، نا بۆ لەشکرکێشی. هێرشی ئەم جارەی تورکیا کە نزیکە بکرێت وەکو هێرشەکانی پێشوو نابێت، تەماحی تورکیا زۆر زیاتر لەوەی کە هەیە، هاوکاتە شێوەیە منطقەکانی سلێمانی کۆنتڕۆڵکاوی ئاسازشی لەگەڵا بکەن. من پێم وابێ خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانی هەبنێ بە هیچ جۆرە سازش لەسەر ئەوە بکەن کە جێشی تورکی جارێشکە لەشکرکێشی بکاتە سەر هەرێمی کوردستان، چونکە ئەگەر ئەوەشکەن دڵنیا بن تورکیا بەو تەماحانەی هەیەی ئەو عوسمانیێنویانەی کە ئەنەوێ کۆنتڕۆلی کوردستان بکەن بەوە ناوەستێ. خۆ ئەگەر تورکیا بچووکترین و سەرەتاییترین خێری تیا با بچ حەقی کوردەکانی تورکیا بدا بە کوردەکەی هەر بەلانی کەمانێ مافی زمانیان باتێ، لەبەرەوە ئەرچی خەڵکە کە ڕوبەڕووی ئەو هێرشە بێتەوە ئەرچی هێزە سیاسیەکانە کە سازش لەگەڵ تورکیا نەکەن. ساڵانێکی دوور و درێژە دەوڵەتی تورکیا خەریکی داگیرکاریە لە باشووری کوردستانە. ئەم تهدید و هەڕەشانەی ئەخێریش بۆ جارێکی کە هاتنە ناو قوڵایی زیاتری باشووری کوردستان، داگیرکاریەکە کە خەڵکی ئێمە لە باشووری کوردستان نابێ قبوڵیکە و هەڵوێستی لەسەر بگرن، نابۆ داگیرکاری نابۆ داگیرکاریەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا لەسەر باشووری کوردستان. لەشکرکێشی تورکیا ئەنفالێکە کە لە نوێوە دەست پێ دەکا، بۆیە هیوادارم بە هەموو لایەک بەر بە و لەشکرکێشە بگرین، بۆی لێرەوە نقطەیەک دابنین بۆ جینۆسایدی کورد لەلایەن تورکیا. مەرامی هاتنی ئۆردۆگان بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بە نیەتی هەڵگرستانی شەڕێکی تر دژ بە نەتەوەی کورد. بۆیە من وەکو هاونیشتمانەیەکی باشووری کوردستان دژ بە هەر لەشکرکێشیەکەم بۆ سەر خاکی کوردستان. لەسەر هێڵی تەلەفۆن ئارام حاجی مافناس لەگەڵمان دەبێ. کاگارام سڵاو دەبێ، ئەم کاتت باش، دنیاک سوپاس بۆی کە میوانی ڕادۆی دەنگی گەلی. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆم دەرفەتە، سڵاو ڕێز بۆ ئێوە بیسەرانی بەڕێزیش. کاک ئارام جەنابی شدێکێک بوو لەو کەسانەی کە لەو کورتە ڤیدیۆدا ناڕەزایەتی دەربڕی بوو بەرامبەر بە هاتنەکەی ئەردۆغان. بڕێرە ئەمڕۆ لە دەوروبەری کاتژمێر 6 ئێوارە بە کاتی هەولێر سەردانی هەولێر بکە و زاتەن هەولێریش لە دوێنەوە خۆی ئامادە کردووە بە ڕازاندنەوەی شەقامەکان و قەڵای هەولێرەوە. دەمێ پێمان بڵێ چ خوێندنەوەیەک بکرێ بۆ هاتنی ئەردۆغان؟ لە ڕاستیە ینی بنەماکانی سیاست و استراتیژی کارکردنی دەوڵەتی داگیرکرد لە بەرامبەر بە حکوومەتی دیمەشقش و حکوومەتی بەغاشام ئاشکرایە و ڕەگ و ڕچەیەکی مێژووی تایبەت بەخۆی هەیە کە لەسەر بنەمای داگیرکاری و سەپاندنی هەژمونگەرایی حکوومەتی ئەنقەرە خۆی ئەبینێتەوە لە سەر ئاسی هەر سێتەوەری مەلەفی ئاو و دۆسی وزە ئابووری و لە هەمان کاتە دۆسەی ئاسایشی. بەڵام لە ئێستاە با بڵێن ڕە هەندێکی تری پێداگیری و سیاست و استراتیژی فراوانکاری و داگیرکاریەکانی حکوومەتی ئەنقەرە بریتە لە دەستگیرۆییکردن بە پاراستنی یەکپارچەی خاچی عێراق و سووریا و لە هەمان کاتی شام سوودوەرگرتن و قۆستنەوەی لاوازی کە لە ئەنجامی ئەو دۆخە سیاسی و ئابوووریە ئالۆزانەی کە ئەم وڵاتانی پێ تێپەڕە بێت و جارێکی کە بەکارهێنانەوەی لە دژایەتیکردنی پرسی نەتەوەی و نیشتیمانی گەلی کووردا لەسەر ئاسی خۆرهڵاتی ناوەڕاست بەگشتیە، نەک تەنها لەسەر ئاسی تورکیا یاخود لەسەر ئاسی هەر یەکێک لە دەوڵەتە هەرێمایەتیەکان. و ئەجندای سەرەکی ئەم داگیرکاریە ئەجندایەکە تەوزیفکردنی پەیوەندیە هاوشێوەکانی نێوان دوو دەوڵەت نابینێت، بەڵکو جۆرێک لە هەژمونگرایی و سەپاندنی سیاست و استراتیژی میلیتاری حکوومەتی داگیرکاری ئەنقەرە ئەسەپێنێ بەسەر عێراقا و من بخۆم با جۆرێک لە دەستێوەردانی ئاسایشی و ئەمنی و هەواڵگری زۆر سەرڕۆی ئەزانم، چونکە ئامانج لی کردنی عێراقا بە بەشێک لە دژایەتیکردنی پرسی نەتەوەی و نیشتیمانی، ئامانج لی هەڵگۆشاندنەوەی ئەو سیستەما فێدرالیە دیموکراسیە پەرلەمانەیە کۆماریەیە کە لە عێراقا لە دەستوری هەمیشەیی ساڵی 2005 چێکراوە و بڕێکی تا ئەندازەیە گونجاو لە مافەنەتەوەی و نیشتیمانەکانی
تایبەت بە پرسی نەتەوەی نیشتیمانی لە باشووراتیا جێگە کراوەتەوە و ئەمان لە سەرەتای سەرهەڵدانی ئەم ئەزمونە و لە دەستپێکردنی ڕاپەڕینی گەلی کوردەوە لە بەهاری ساڵی 1990ەوە هەتاکو ئێستا و دوجار دوای جێگیرکردنی دەستوری هەمیشەی 2005 عێراق کە ئیقرار بە پێکێنانی هاوبەشی نیشتیمانی هەموو پێکاتە جیاوازەکانی عێراق ئەدات لە عەرەب لە کورد لە شیعە لە سونە لە تورکمان لە ئاشور لە وەئیلە ئاخریه چ لەسەر ئاستی نەتەوەی بێ یا چ لەسەر ئاستی نیشتیمانی بێ یا لە چ لەسەر ئاستی ئاینزایی و ئاینیش بێت بە هەمان کاتە نیگەرانی گەورەی سیاسەتی داگیرکاری و دژایەتی پرسی نەتەوەی نیشتیمانی لەلایەن حکوومەتی ئەنقەرەوە ئەوەیە کە نەک تەنها لە ئاستی لەسەر ئاستی تورکیا خۆی لە خاوەنددارێتیەکی ڕاستەقینە و چارەسەریەکی ئاشیانە و دیموکراسیانە بۆ پرسە نەتەوەی نیشتیمانەکانی وڵاتەکەی بدۆزێتەوە بەڵکو بەوەشەوە نەوەستاوە فراوان خوازیە استراتیژیەکانی حکوومەتی ئەنقەرە لەسەر ئاستی سەربازی گەیشتۆ بە ئاستێک کە تەنانەت دژایەتی ئەو سیاست و ئەژێندا و استراتیژیان هەرێمایەتیانەش بکات کە بە جۆرێک لە جۆرەکان بیر لە چارەسەریەکی ئاشیانە و دیموکراسیانە بۆ پرسی نەتەوەی و نیشتیمانی کوردی بکەنەوەانێ لەسەر ئاستی وڵاتەکانی خۆیان ئەمەش بە ئاشکرا هیچ تەفسیرەکەم ناگەیە تەنها دەستێوەردانێکی هەواڵگری و ئەسکەرتاری زیاتر لەلایەن حکوومەتی ئەنقەرەوە لە سیاست و استراتیژی کارکردنی ئەم دەوڵەتە هەرێمایەتیانەیە و دوجار سوود وەرگرتن لە هەموو ئەو گرفت و کێشمەکێشم و گرفتە ناوخۆی و ئابووری و سیاسیانەی کە هەیەە و قۆستنەوەی بەخاتری ئەوەی کە بیان کاتە بەشێک لە دژایەتیکردنێکی ڕاستەوخۆی پرسی نەتەوەی و نیشتیمانی گەلی کورد لەسەر ئاسی تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەمە حقیقەتی ئەو سەردانەیە ئەمە حقیقەتی ئەو ئەجندایەیە ئەمە حقیقەتی ئەو هاتنەی ڕەجەب تەیب ئەردۆغانە بۆ بەغداد و لەوێ شەوانێ بۆ هەولێر و دوجار یەکێک لە گرفتە هەر ئەساسەکانی ئەم مەسەلەیەش بریتە لە ئەو هەڵوێستە سەرشۆڕە نەخوازراوەی کە هێزە نەریتەکانی باشوور لە بەرامبەر هاتنی ئەردۆغانە ئینان کردووە و فەرشی سووری بۆ ئەڕازێنەوە لەبری ئەوەی کە هەڵوێستە وەربگرن لەبری ئەوەی کە ئیدانەی ئەو هەموو پێشێلکاریە بەردەوامە سەربازی و لەشکرکێشی و کوشتن و بڕینە بە ئەنواع ئەشکال شێوە بەرامبەر بە هاوڵاتیانی سڤیلی ئەم باشوورە کراوە لە چەندی ساڵی ڕابردووە و بە دەیان و سەدان پێشێلکاری ئاسمانی و زەمینی تیا ئەنجام درراوە لەلایەن ئارتەشی تورکەوە بەداخەوە ئەمڕۆ ئەبینین بە قیادەی پەدەکە بزات بە قیادەی پەدەکە جۆرێک لە نێنەرایەتی پرۆکسی ئرتیزاقی بۆ ئەم هێزە و بۆ سیاست و استراتیژی ئەم هێزە لە باشوورە پێشوازی لێکرێت و جادە و شەقامەکانی بۆ ئەڕازێنرێتەوە لە باتی ئەوەی کە ئیدانە بکرێت لە باتیەوەی هەڵوێز لە بەرامبەری ئەوە بگیرێت ئیتر چی بکەین دیارە قەدەری سیاسەتی کارکردنی نەریتی و میلیگەرایی سەرەتایی لە ناو کۆمەلگەی باشوورە هەر ئەوەی لێ سەوزە بێت. باشە کاگارام ئەمڕۆ کۆمەڵە دۆسی زۆر گرنگ تاوتوێ لێت دەکرێت بۆ خۆ دەزانی بە تایبەتی لە عێراقدا 4 ڕێکەوتن لە بوارەکانی نەوت ئاسایش و ئەمنی و پرۆژەی ڕێگەی گەشەپێدان و هەری پرسی گرنگ و ئاو تاوتوێ دەکرێت. بۆم گرنگە کە وەڵامیان پرسیارم بدەیتەوە تورکیا لە ماوەی ڕابردوودا پێشوازی لەو بڕیارە کرده بوو کە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عێراق دەری کرده بوو بۆی کە پەکەکە بەڕێکخراوێکی قەدەخە کراو لە عێراقدا بستەپێنرێەوە ئەم ڕۆژێکێ لەو مژارانە ئەم پرسی پەکەکەی لە ناو خاکی عێراق وەرەمی کوردستانە پێ دوایە ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت یاخود ئەم بڕیارە جێبەجێ بکرێت؟ ماڵی سیاسی عراقی بەگشتی و ماڵی سیاسی هەرێم لەبەرەوەی لە ئاسێکی یەکریزی گونجاوە نیە کە بتوانێت تعبیر لە سیاسەتێکی ڕاستەقینە و لە استراتیژێکی ڕاستەقینە چه حکوومەتی عراقی فدرال و چه حکوومەتی هەرێمیش بکات چونکە لەسەر ئاسی حکوومەتی عراقیشەوە تا خۆ دەیبینی لەسەر ئاسی ئەنجومەنی نوێنەران کۆمەڵی مەشاکل هەیە لەسەر ئاسی کابینەی وزاری بەڕێز محەممەد شیع سوودانی کۆمەڵی مەشاکل هەیە و لەگەڵ فەسائیلەکانی کە بە ئیتیامەکردن بە فەسائیلی ویلایی مەشاکل هەیە و پرسی گەورە دەرگیرە لەگەڵ ممارسەکردنی سیاست و استراتیژێتی سەربەخۆی عراقیانەیە چێ لەمانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراقا چێ با بڵێن دەستی وەردانی فەسائیلە ویلایەکان کە بە وەلایەن بۆ حکوومەتی تاران ئیتیهامەکرێن هەموو ئەمانە وای کردووە کە مزداقێتێکی سەربەخۆی سیاست و استراتیژێتی عراقی ڕاستەقینە لە ئارایە نەبێت لەبەرەوە لە پەناو پاساری ئەم مەسەلەیە ئەگەر هێزێک یا ڕەوتێک یا دەستەیەک یا تاقمێک یا گروپێک
دەست پێشکەری بکات لە ناساندنی پەکەکە وەکو هێزێکی تیرۆریزم یان نازانم چی. من هەر بەو لێدوانەی چەم دوێنێ و پێرەی ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێم وەڵامی دەموانێت کە نە پەکەکەش و نە هیچ هێزێکی تری کوردستانی بە تیرۆریزم نەناسان. ئەمەش وەچەرخانێکی تازەیە کە من هیوادارم تەوزیفاتی سیاسی استراتیژی ڕاستەقینە بێتە پایەوانەی لەکایەیە. چکە دوجار ئێمە لەگەڵ ئاستی پابندبوون و خاوەندارەتی لە پرسیینەتەوەی نیشتیمانی ئەسڵ ئەوەیە کە دەرگیر نەبین لەگەڵ هیچ وجودێکی سیاسی و ئۆپۆزیسیۆنی هێزە کوردستانەکانە لە هیچ پارچەیەکی کوردستانە. چکە دوجار ئێمە کۆمەڵی پنت و خاڵی هاوبەشی ڕاستەقینە کۆمانەکاتەوە کە خاوەندارەتێکی ڕاستەقینە و ڕێبەرایەتێکی ڕاستەقینەیە بۆ پرسەنەتەوەی نیشتیمانەکان و چارەسەرێکی ڕاستەقینە بۆ گەیاندنی بە منزڵی ئارام و ئاسایشی خۆی. بەڵام کاتێکە ئەمە ئەبینین لە بۆ نمونە لە سیاسەتی حکوومەتی هەرێمە کە پێداگیریەگەی لەلایەن قەدەپەوانێ بۆ ناساندنی ئەم هێزە وەکو هێزێکی تۆریست ئەوە موقیفی سیاسی پەکەکەیە پەدەکەیە ئەوە موقیفێکی استراتیژی پەدەکەیە بۆ ئەوەی کە نەوعێک لە تەوزیفات و لە بە بازارکردنی سیاسی بۆ ئینکە بۆ ئەوەی کە موساندەی حکوومەتی ئەنقەرە لەمانەوەی خۆیدا مسۆگەر بکە. ئەجینا ئەگەر ئێستا مامەڵێکی ڕاستەقینە لە دەرەوەی ئەو هەژمونگرایە و لە دەرەوەی ئەو پشتیوانە هەرێمایەتیە بۆ پەدەکە لە ئارایە بێت من پێتی ئەڵم ئاخیر دەستە و تاقم کە خاوەنی هێز و نفوز بن لەم باشوورەیە پەدەکەیە. پەدەکە لە ماوەی ڕابردووە سجلێکی پڕ لە هەڵوێستە سەرشۆڕی و کەواسووری و داگیرکاری و ئرتیزاقیەکان بۆ خۆی تۆمار کردووە لە تەمسیلکردنیان بۆ خزمەتکردن بە سیاست و استراتیژی هەرێمایەتی داگیرکاری بەرامبەر بە دژایەتیکردنی پرسیینەتەوەی نیشتیمانی ئێمە. کاگارام خاڵی بۆتەوە لە پابەتبوونی نەتەوەی نیشتیمانی. بەڵێ لە ڕێکەوتنی نوێی ئەمنی ئەمڕۆدا بە پێ و زانیارانەی کە دزە پێکراوە هەشتی شعبیش بڕیارە بەشدار ببێ هیچ کاریگەرێکی دەبێت یاخود بەڕاستی بۆ من وەکو ڕۆژنامەنووسێک پرس بوو بۆچی هەشتی شعبی بەشدارە بێت ڕێکەوتنەیە. ئەزیزەکەم مەزاین چۆنە ئەزیزەکەم ڕەنگە تەوافقاتی ئیقلیمی لەسەر ئەساسی ئەوەی کە ئێران و تورکیا لە بابرین لە بازنەی هاوپەیمانەتی برێسک یاخود لە بازنەی هاوپەیمانەتی سوچی و بابرین اتفاقاتی ئەنقەرەیە وجودیان هەبێ و کۆمەڵە قەواسمی مشتەرەك لە ڕووی سیاسی استراتیژیەکەیان کاتەوە ڕەنگە ئەمە وای کردبێ بە تاسیراتی حکوومەتی تاران بابلین فەسایلەکانی حەژی شعبی بەنەوع لە نەوعەکان بوو بێتنە بەشێک لەم تەوافقاتە. بەڵام ئەمە لەسەر ئاستی سیاسی تێپەڕ ناکە چونکە دۆخی سەربازی و ئەمنی عراقی ڕێگە بەوە نادات عێراق لەم قۆناغەیە دەرگیری شەڕێکی گەورە ببێت بە تایبەتی لە ناوچەیەکی سەخت و دژوار و شاخاوی وەکو قەندیل و ناوچەی سێسنووری پەیوەست بە هەر سێ دەوڵەتەوە کە عێراق و تورکیا و ئێرانە. چکە بەڕاستی ینی حکوومەتی بەعز لە ئەوەجی دەسەڵاتی خۆیان نەیتوانیوە سیاست و استراتیژیەتی عسکەری خۆی بەسەر ئەو ناوچانە فەرزکات جزای ئەوەی کە ئێستا ئێمە خۆمان نەزانین عێراق دەرگیرە لەگەڵ کۆمەڵێک مەشاکلی عسکەری و ئەمنی و حدودی و هاوشێوەکانی و دوجار حکوومەتی ئەنقەرە تا ئێستا لە چه جۆرێک لەسەر ئاسی دۆسیەکان وەڵامدانەوەیەکی جدی ڕاستەقینەی هەبووە کە لەسەر ئەساسی علاقاتی پێڕاگرتنی پەیوەندی دروستی دراوسەتی یاخود مامەڵەکردنی هاوشێوە مامەڵەیەکی تەدروستی لەگەڵ حکوومەتی بەغا و حکوومەتی هەولێریشا کرد بێت هەتاکو ئێستا وەڵامدانەوەیکی ڕاستە و خۆی وا کاریگەر بێتە کایەوانێ کە بتوانێت یەکان گیریەک لەگەڵ ئەو استراتیژێتە داگیرکاری و هەژمونگەرایی حکوومەتی ئەنقەرە بەسەر سیاست و استراتیژی عراقیشە فەرز بکات و هیچ دەنگۆیەکیش نەبێ بۆ ڕەتکردنەوەی. من پێم وایە نەدۆخی ئابووری عراق نەدۆخی ئەمنی نەدۆخی سیاسی نەدۆخی عسکەری عراق لەو ئاسایانەیە کە بتوانێت ببێتە بە بەشێک لەو ئەجندایە و لەو چاوەڕوانەی کە حکوومەتی ئەنقەرە هەیەی بۆ کردنی عێراق بە بەشێک لە دژایەتیکردنی پرسی کورد و پەکەکە بە دیاریکراوی. ئەم سەردانەی ئەردۆغان ئەتوانین بڵێن جۆرێکە لە ڕاگەیاندنی شەڕ لە دوای گەڕانەوەی یاخود زۆر بۆ ئەوەی کام قسەیە بکرێت. زووە بۆی ئەم قسەیە بکرێت چونکە دۆخی ناوخۆی تورکیاش لەو ئاستەیان نییە و ئەو وەڵامدانەوانانشی کە لە هەڵبژاردنەکانی ئەم ئاخیرەی تورکیایە بینیمان ئەو حقیقەتە ئەسەلمێنێت کە لەسەر ئاستی مجتەمەعی سیاسی تورکیش ناڕزایی و نیگەرانی هەیە لە سیاسەتی کارکردنی حکوومەتی ئەکەپە و ڕەجەب تەیب ئەردۆغان و ئەو دۆخەی کە لە ماوەی چەندی ساڵی ڕابردووی سێ دەورانی ڕابردووی انتخاباتی حاکمیەتی ئەنقەرەیە بەسەر وەزعی ئابووری و سیاسی و ئەمنی و استراتیژی حکوومەتی ئەنقەرەیە هاتووە هیچی کەمتر نییە لەو ماڵوێرانیانەی کە بەرەسەر دۆخە ئابوووریەکانی ئێرانە هاتووە و بعد دلیلی ئەوەی کایبینین یعنی هەموو قەیرانە ئابووری و تەزەخمە هەڵایستانە ئابووریانەی کە لەسەر ئاسی بەتاڵە و چی ئەمانە و ئەو پاشەکشەیە کە لەسەر ئاسی پرۆسی دیموکراسیش لەسەر دۆخی باڵێن لەسەر ئاسی سیاسی تورکیا ئەیبینین هەموو ئەمانە ئاماژەن بۆ ئەوەی کە ئەم حکوومەتەش
یعنی مۆهالاتی ئەوەی نییە کە لە ئێستا دەرگیر بێ لەگەڵ شەڕێکی ئاوا بەرفراوانە ئەگەر پێی وابێت ئەم شەڕە تەنها بە بەریەکەوتنێکی ئۆپەراسیۆنی سەربازی ناوچەی سێ سنوور و هەکاری و قەندیلەوە ئەوەسێت ئەوە زۆر بە هەڵە تێگەیشتووە چونکە ئەم جارە ئەو شەڕە لە قۆناغی شەڕی خەباتی بەرگریلایی و گەریلایی و ڕوبەڕووبوونەوەی سەربازی میلیتاری ڕاستەوخۆ ئەگوازێتەوە بۆ جەنگێکی استراتیژی کە تانوپۆکانی زۆرەوە بەرفراوانترە کە ئەو حساباتی خۆی لەسەر کردووە و دوجار ئەم شەڕە ئەوە نییە کە لە چوارچێوەی ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی هەرێمایەتیا کۆتایی پێبێت چونکە ئەمە خاوەندارێتێکی ڕەوایە و ڕێگ و ڕیشەیەکی مێژووی قوڵی پەیوەست بە پرسی نەتەوەی و نیشتیمانی گەلی کوردەوە هەیە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە چەندین جۆر لەم پیلانجێڕی و لەم سیاست و استراتیژی کارکردنە هەرێمایەتی و حتا تەنانەت دەسەر ئاسی پەیماننامەی دەوڵەتەکانیش بۆ لە ناوبردننی ئەم خاوەندارەتی ڕەوایە دەستی بۆ براوە بەڵام سەرکەوتو نەبووە چێ نەبووە ڕەنگە لە بارگرانەکانی بەردەوام و لە خەبات و دەتێ کۆشان زیاتر بکات بەڵام هەرگیزدا وەرگیز نابێتە ناگا بەو خاڵی کە بڵێ ئیتر لە دوای لە بەرامبەر و داواکاریانەی کە ئەمڕۆ ئەردۆغان هەم لە عێراق هەم لە سەرانی هەرێمی کوردستانی بکە وەڵامی پێویستی دەسەکەوێت کاگارە من پێم وایە تاکە وەڵامێک کە دەستی بکەوێت لەلایەن سەرانی قەدەپەوەیە کە دەستی بکەوێت چونکە ئەوان وەلا و ئرتیزاقی خۆیان یان یەکلایی کردوتەوانێت لە ناو گیرفانی هەواڵگری سەربازی ئەرتەشی تورکە بەڵام لە دەرەوەی ئەو من پێم وایە سەوابەتی استراتیژی حکوومەتی عراقی چ لەسەر ئاستی ئابووری وەکو ئەوەی کە بەڕێزێ باسی کرد باز لە ڕێگای گەشە سپێدانەکە ڕێگای گەشە پێدان مەسلەی فاوفیشقابوور بۆ معلوماتت چەندێک لە جەوهەری خۆیان ئیشکردنە لەسەر بژانەوەیکی ئابووری لە پەیوەندیە بە دۆخی ئابووری عراقەوە لە هەمان کاتیشا بەشێکی ڕاستە و خۆیە لەو استراتیژێتی ئاڤاکۆیی کە بە قوڵای 120 کیلۆمەتر لە خەتی شنگال مووسەوە حکوومەتی ئەنقەرە دەمێک کار بۆ ئەم مەسەلەیە ئەکات و تایە ئەوێ گورزێکی ئابووریش لە دۆخی ئابووری هەرێمی کوردستان بدات و ئیدارەی باکووری عێراق بەو شێوە لاواز و ئابووری سنووردارەوە بمێنێتەوە کە خۆی مەبەستێتی و ئەتوانێت لە سایەیە چۆنی بێ ئاوا ئاراستەی سیاسەتی کارکردنی حکوومەتی باکووری عێراق بکات بۆیە من پێم وایە ئەو استراتیژێتە یعنی زیاتر ئیشکردنە لەسەر سەپاندنی استراتیژێتی ئابووری حکوومەتی ئەنقەرە بەرەو قوڵایەکانی ئابووری کەنداو لە ڕێگەی عێراقەوە نەک ئەوەی کە پەیوەندی بە با بڵێن بنیادنانێکی پردێکی ئابووری هاوبەش هەبێ لەگەڵ عێراقان نەخێر بەڵکو ئەو ئێوێ عێراق بکاتە هەنگاوی یەکەمی گەیشتنی دەستی تورکیا بە قوڵای ئابووری دووەری کەنداوە من پێم وایە عێراقیش کۆمەڵێک سەوابەتی سیاسی و استراتیژی خۆی هەیە و ئەگە لەسەر ئەساسیەوە وەڵامدانەوەکان لە ئاستێکی تەندروستان نەبێت و دوجار بەرژەوەندیە هەرێمایەتیەکانی ئابووری ناوچەکە و لەسەر ئاسیا و دەوڵەتانی ئاسیا و لە بە عێراقا تێپەڕبوونی بەرەو دەریای سپی و وڵاتانی ئەوروپا من پێم وایە تا ئێوارە بە حکوومەتی ئەنقەرە ئەم جۆرە لە بنیادنان لە خەون و لە خەیاڵە سەر مەسەلێ جێبەجێ بکات من پێم وایە بە یەک ئیتفاقی ئیقلیمی چاوەڕوانکراوە بگۆڕێت باشترین ئەڵتەرناتیڤیش بریتە لە بۆ هێڵی گەشەسەندنی ئابووری فاوفیشقابوور بریتە لە هێڵی ئابووری ئەمان عەقەبە کە من پێم وایە بە دووەری کەنداو بە سعودیە ئەڕاتەوانێ و ئەچێتەوە سەر بینای عەقەبە و ئەوەی کە ئێستا لە چوارچێوەی استراتیژێتی سەفخەت القەرنە لە کەرتی غەزەیە ئەگوزارێت من پێم وایە بەشێکە لەو مەشروعەوە پەیوەندی بە بنیادنانی کەناڵی بنیوگۆریۆنەوە هەیە و ئەو کاتە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە لە تێڕوانین بەرامبەر بە خەتی ڕێگای گەشەسەندی ئابووری عێراقی تورکیا فاوفیشقابوور بیناکراوە من پێم وایە هەمووی بەتاڵە بێتەوە و ئەگۆڕێ بە عقارێکەیە لەبەرەوە استراتیژێتی هەرێمایەتیش مەبەست چیە گۆڕێ با قارێکی دیکەیە کاگەڕم ئەگۆڕێ بەدەستمەوەیە کە سیاسەت و استراتیژی دۆڵی کەنداویش ئەتوانن لە بەرامبەر ئەم هەژموگرایە ئابووریەیە کە لە ڕێەوە عێراق ئەکرێتە وەسیلەیەک بۆ داکەوتنی تورکیا لە ڕووی ئابووریەوە بەرەو کەنداو بەرەو قوڵایەکانی کەنداو سیاست و استراتیژی دەوڵەتانی کەنداویش ئەتوانن لە ڕێگەی سیاست و استراتیژی ئابووری عەقەبە ئەمانەوە
180 درجه پێچوانەی و استراتیژیە حکوومەتی ئەنقەرە ئیش بکەن بۆیە ئەوانش متەطلباتی سیاسی و ئابووری تایبەت بخۆیانیان هەیە من پێم وایە یعنی ساحەکە بەو شێوەیە تەقت نەبوو بۆ حکوومەتی ئەنقەرە کە بتوانێت بە ئارەزوی خۆی جڵەوگیری ئابووری و جڵەوگیری استراتیژی و جڵەوگیری سەربازی ناوچەکە بکە بەرگشتی و خۆی خاوەنی بڕیار و سەیدی حەکەمی موافقەکان بێتیایە. باشە کاگارم یعنی کەواتەش دەستێوەردانەکەی سنووردار ئەمێنێتەوە. باشە یەکێکی دیکە لەو پرسانەی کە پێویستە لە بیری نەکەین مەسەلەی پرسی ئاوەکە ئەمڕۆ گفتوگۆی لەبارەوە کرێ خۆ دەزانی کە تورکیا بەشە ئاوی پێویست بۆ ڕاقۆرەمی کوردستان بەرناداتێت و خەریکیشە دەبێت بە کێشەیەکی جدی هەم لە عێراق هەم لە هەرمی کوردستانە بە پێی ڕێکەوتنێک کە لە شتاکانی سەدەی ڕابردوودا کراوە پێویستە تورکیا لە چورکەیەکدا 500 متر سەجا ئەو بەربداتەوە بەڵام وەکو پێویست کار بەم ڕێکەوتنە ناکەم من پێم خۆشە یەکشت بەبیری جەنابەت بخەمەوە بۆ خۆت دەزانی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کاتی خۆی لە سەردەمی کابینەکەی مالیکیدا سەردانێک کرابوو عەبدوڕەشید بە نوێنەراتی عێراق سەردانی تورکیای کردبوو بۆەوەی کە قەنەعەت بە تورکیاکەن بۆەوەی کە پابند بێ بەو ڕێکەوتنەوەکو پێویست ئاوی بربدرێتەوانێ بۆ عێراق پێت وایە ئەمڕۆ بتوانن قەنەعەت بە ئەردۆغان بکەن بۆی وەکو پێویست ئاو بدا هەم بە عێراق هەم بەرەمی کوردستان هەم بە سووریاش کێشەی کەم ئاوی هەیە لە سووریا و لە ڕۆژاوی کوردستانیشا بیرمان نەچێ خۆی بۆ معلوماتت ینی بەکارهێنانی ئەم دۆسەیە سنووردارە چونکە لە ئێستاە ئەو ڕێژەی کە لە چەند ساڵی ڕابردووە لە گردانەوەی ئاو هەوڵی داوە جڵەوی سیاست و استراتیژێتی حکوومەتی دیمەشق و بەغای پێ بکات ڕەنگە لە چەند ساڵیدا هاتووە ئەو ڕەواژەی نەمێنێ بۆ لەبەر ئەوەی کە ئاستی گلدانەوەی ئاوەکان کە سنووری ئاسایی خۆی تێپەڕان ئەو کاتە حکوومەتی ئەنقەرە خۆی ناچارە بێ ئاوەکان بەرباتە ئەمە یەک دوو ئەمیان یعنی سروشتی بنیادنانی پرۆژەی گاپ ئێستا بۆتە گرفتێکی گەورەی جیۆلۆجی لەسەر ئاسی وڵاتی تورکیا وە کۆمەڵێک یعنی زەمین لەرزەی زۆر مەترسیداری لێکەوتۆتەوە بە پێی حکمی ئەو قورسایی کە خشوێتەوە لە نەتیجەی گردانەوەی ئاو و دوازار بۆ معلوماتت یعنی سیاستی حکوومەتی بەغا یاخود سووریا ئەوەندە دەسەوەسان نییە لە بەرامبەر ئەم مەسلەیە و ئەم دۆسەیە ببێتە دۆسەیەکی ئەوەنە قورس و گەورە و گران بۆ نمونە ئێستا ئەگەر حکوومەتی عێراقی لە ناوچە سنووریەکانی باکوورەوە ئەگەر کۆمەڵێک ئەنفاقی ئاوی لێ بدات هەموو ئەم مەسائلانەی گردانەوەی ئەو لە حکوومەتی تورکیا کۆتایی پێێنێ یعنی کە ئەمە یەکێکە لە استراتیژیەتەکانی حکوومەتی عێراقی لە مەسەلەی ڕواییە کە قسەی لەسەر کراوە وەکو مەشروع وەکو مطروحاتی تایبەت بە مەسەلەی پرسی ئەو خراوەتە بەرباس و گفتوگۆ باشە لەبەرەوە ئەم مەلەفە تەوزیفاتێکی وەقتیە حکوومەتی ئەنقەرە ئەوێت لە قەدەر ئەو ماوەیە کە تایە ئەتوانێت و هەموو ڕۆژێ ئاو گلێتەوە هەڕەشەشی پێکەی هەموو ڕۆژێ ئاو گلێتەوە ڕەشەی پێکەیە باشە تا چەندێک کاتوانی تاقەی ئیستیعابی گردانەوەی ئاوەکان لە موو بەنداوەکانەکە لە مەشروعی گاپە بە کۆی گشتی 21 بەنداوە و ئێستا وەزعی جیۆلۆژی تورکیش دەرفەتی ئەوەی ناداتێ بەنداوی تری لەسەر دروست بکات باشە لەبەرەوە تەحەکومکردن بە گردانەوەی ئاوەکانەوانەی لە ئاستێکی سنووردارە ئەوەسێتەوە ئەو ئەوێت پەلە بکات لە تەوزیفکردنی بەکارانی ئەمە پێش ئەوەی کە تاقی ئیستیعابەکە لە سنووری ئاسایی خۆی تێپەڕێ و ناچار ببێ بە بەردانەوەی ئاوەکان باشە ئەوێ پێش ئەوە نوعێک لە ئیمتیازاتی سیاسی لەسەر حکوومەتی دیمەشق و بەغاش فەرز بکات کە دژایەتیکردنی پرسی کورد و یعنی ڕێگریکردن لە بەخشینی هەر مافێکی نەتەوەی نیشتیمانی پێیان بۆ ئەو مەکتەبە بۆ لەبەرەوەی کە ناوێ ئەم پارادایمە لە ئیشکردن ئەم بەخشینی دەستوریە یاخود ئەم گۆڕینی نیزامە سیاسانە بە نیزامی فیدرالی یا کۆنفیدرالی هەر مۆدێلێکی تری حکومڕانی بێ لەسەر ئاسی ئەم دەوڵەتە هەرێمایەتیانە بگوازێتەوە بۆ ناو سنوورەکانی تورکیا هەدەفی سیاسی ئەساسی استراتیژی حکوومەتی ئەنقەرە ئەمەیە و هەر ئەمە شەوای لەیەکا کە بە بەردەوام دژایەتی ئەم مۆدێلە لە حکومڕانی بکە لە باشووری عێراقا هەتا ئەو شوێنەی کە حکوومەتی مرکزیش بگەینێ بە قەنەعەتێک کە ئەمە مۆدێلێکی شکست خواردووە و بیگەینێ بۆ قەنەعەتەی کە یعنی واقعی سیاسی عراقی بگەێنەوە بەو ئاستەی کە جارێکی کە بیر لە هەموارکردنەوەی دەستور بکرێ یاخود لە هەڵوەشانەوەی دەستور بکرێ و نظامی فیدرالی پەرلەمانی دیموکراسی کۆتایی پێبێ و دەوڵەتێکی مەزەبگەرای یاخود بان ناسیۆنالیزمی لە عێراقدا بمزرێ و دوجار ئەم استراتیژێتی دەوڵەتی مرکزیەتی کە ئێستا لەلایەن حکوومەتی ئاکەپەوانێ لە ئەنقەرەوانێ بەرامبەر بە پرسەنەتەوەی نیشتیمانەکە مامەڵی پێکرێت هاوشێوەی ئەمەش لە عێراق و لە سووریا و لە ئێرانە
بەردەوام بێت بۆ ئەوەی کە ئەم پرسە لە چوارچێوە هەرێمایەتەکەی دەرنەچێت بۆ سەر ئاسنێ دەوڵەتەکەی و چۆنیان ئەوێ بەپێی هەموو ئەو هاوپەیمانەتانەی هاوشەوی هاوپەیمانەتی ڕێکەوتنامەی جەزایر و غەیری ئەوە مامەڵە لەگەڵ پرسی کووردا بکەن و لە هەر کاتێکا گەیشت بە خاڵینەوەنەوەی خۆی جارێککە بتوانن بە یەک ڕێکەوتنی هەرێمایەتی بێنەوەوانە مرەبعی یەکەم ئەمە استراتیژی کارکردنی ئەم مۆدلەیە لە سیاسەتی حکوومەتی ئەنقەرەیە باشە ئەجینا ئەگەر بڵێ باشە کاک ئارام لە دوێنێەوە ناڕزایەتێکی زۆر هەیە لە باشووری کوردستانە و ڕازگۆ بم لەگەڵەدا و ناڕزایەتێت تەنیا لە سنووری سلێمانیە من بۆ خۆم ئەوەندەی باوەڕم بەوە هەیە کە کردار هەبێ زۆر باوەڕم بەوە نیە کە قسە هەبێ ئەو ناڕزایەتیانەی کە هەیە لە باشووری کوردستان و دەوروبەری سلێمانی بەشیەوە کە ئەردوغان و سەرانی پارتی گوێ لە ماگرن من بە هیچ شێوەیە قەنەعەتم وانە نە ئەردۆغان و نە سەرانی پارتی گوێ لەم ناڕزایەتیانە بگرن بەڵام تۆ کە خاوەندارەتێکی ڕاستەقینە بۆ پرسی نەتەوەی و نیشتیمانی ئەەکەی ئەبێت لە ئاست کۆی ئەو ڕێژمنتانەی کە ئەم خاوەندارەتی ڕەوایە لەسەر تۆ جێگیر ئەکات ئەبێت تۆ تەنگ و ڕەنگی خۆتە هەبێ بەرامبەر بە مۆزوعەکە بۆ ناکرێمە دابنیشین چاوەڕێ بکەین و ئەویش بێت بە ئارەزوی خۆی بەناو پانتایی و تانوپۆکانی سیاست و استراتیژیت و حاکمیت و حکمرانی ئەم هەرێمەیە بڕوات کە ئەساسێکی دەستوری کە ئەساسێکی فدرالی کە ئەساسێکی دیموکراسی هەیە کە ئەساسێکی کۆماری هەیە ئەو ئەسپی خۆی تاوبات تۆش لە بەرامبەر ئەمەیە ئەبێت دەنگ و ڕەنگی خۆتت هەبێت و دەنگ و ڕەنگەکە ئەوەیە خۆ دەزانێت یعنی پەدەکە وە سەرانی پارتی زۆر دەمێکە لە دوای سیوێکی ئابەوە کە سەرەتاکانی پەیوەندیان بە حکوومەتی ئەنقەرەوە دەست پێیەکات ئەوان یەکلایی بوونەتەوە لەسەر سیاست و استراتیژێتی داگیرکاری ئەنقەرە بەرامبەر بە پرسەنەتەوەی نیشتیمانەکانی ئێمە و ئەوەندەی کە ئێستا لە فەرەنگی سیاسی باشوورە پەدەکە وەکو هێزێکی مرتەزەقە ئەناسێنرێت وەکو هێزێکی نیشتیمانی یا کوردستانی نەناسێنراوە لەبەرەوە ئەو بەلایەوە ئاساییە هەموو کوچە و کۆڵانەکانی تێگەی سنووری دەسەڵاتی زۆنی زەر بە پەرچەمی تورکیا بڕازدێنێتەوە و بەلاشەوە ئاسایی نییە لە دەرەوەی سنوورەکەی خۆی دەنگێکی ناڕزایەتی بێ بەرامبەر بە هەژمونگەرایی و داگیرکاری و دەستێوەردانە ئەمنی و هەواڵگیریەکانی حکوومەتی ئەنقەرە لە ئەمن و لە ئاسایش و لە ئارامی و لە ڕێزگرتن لە ئیدارەی حکومڕانێت و حاکمیەتی باشوورە و ئەوەشی کە بەلای ئێمە جێگەی نیگەرانی ئەوەیە لە دەرەوەی پەدەکەش تا ئێستا دەنگ و ڕەنگێکی ڕاستەقینەی سیاسی هێزدنە کوردستانەکانی کەش نابینیت بەرامبەر بەم مەسەلەیە ئەوەی کە هەیەتە لەسان لەسەر ئاسی شەقام و لەسەر ئاسی باڵێن نیشتیمانی و نەتەوەی خەڵکی کوردستانیانی باشوورە ئەمەش بۆ ئێمە ئاشنایە یعنی ئەوەی کە ڕاستە و خۆ خاوەندارەتی و ڕێبەرایەتیی ڕاستەقینە ئەکات لێرانە ئەوە و دەنگەیە کە ناڕزایەتی هەڵبڕیەوە بەرامبەر بەم دەستێوەردانە کە من پێم وایە ئەمە ینی باڵێن ئەم هاتنی پیادەکردنی پەیوەندی دوو دەوڵەت نییە بەڵکو هاتنی فەرزکردنی هەژمونگەرایی سیاسی و استراتیژی و سەربازی دەوڵەتێکی سەر بە هاوپەیمانی نێودەوڵەتیە بەسەر سیاست و استراتیژیەتی حکوومەتی ئەنقەرە و حکوومەتی هەرێمیشە بۆ ئەم مەسەلێژ ئەوەی کە هەیە سەرانی پارتی پێشنگایەتی ئەم خیانەت و خۆفرۆشی ئەکەن لە ناومانە ئیتر دیارە قەدەری ئێمە و میلەتی ئێمە و برسەنەتەوەی نیشتیمانەکان لەم قۆناغا هەر ئەوەنەی لێ سەوز بووە دەسەڵاتی نییە دنیایەک سوپاس دەکەم کاگارام حاجی مافناس لە باشووری کوردستان لەگەڵ بووی ڕۆژێکی خۆشتان هەبێت ڕۆژێکی خۆش بۆیەوە دووبارە سپاس هەمیشە سەرفراز بن. ئەمڕۆ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە کە 26 ساڵ بەرلایسەیەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لە نامەڵی بەدرخانەکان و لە باکووری کوردستان دەرچوو دواتریش لە قاهیرە درێژەی پێدرا بەڵام زۆری نەبردووە سنرا ئەمە بووە سەرەتا و لە دایکبوونی ڕۆژنامەی کوردی. ئێستا کادی 126 ساڵی ڕۆژنامەگەری کوردی دەکەینەوە کاری ڕۆژنامەگەری لە ناوگەلی کووردا و لە هەر بەشێکی کوردستان بە دۆخێکی ناهەموار و جیازدا دەڕوات بە جۆرەیەک دۆخی هەر بەشێکی کوردستان لەم بوارەدا تایبەتمەندی خۆی هەیە. هاوکارانم لەو بارەوە دۆسەیەکی تایبەتیان ئامادە کردووە پێکەوە بەشیەکەین. زۆنە تاریکەکەی جیهان بۆ کاری ڕۆژنامەنووسی. هەرێمی کوردستان لە پاڵ عێراقدا بە ناوچەیەکی تاریخی کاری ڕۆژنامەوانیدا دەدرێت لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و تەنانەت جیانیش. ئامارەکانی کوشتن و گرتن و لێدان و توندوتیژەکانی دیکە
بەرامبەر ڕۆژنامەنووسان و میدیاکان سەلمێنەری ئەو دۆخەن کە عێراق و هەرێمی کوردستانی پێناسە کراوە. ئەمڕۆ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە کە 126 ساڵ بەر لە ئێستا یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لەلایەن بنەماڵی بەدرخانیەکانەوە لە باکووری کوردستان دەرچوو. دواتریش لە قاهیرە درێژەی پێدرا، بەڵام زۆری نەبردوو وەستێنرا. ئەمە بووە سەرەتا و لەدایکبوونی ڕۆژنامەگەری کوردی. ئێستا کە یادی 126 ساڵی ڕۆژنامەگەری کوردی دەکەینەوە، کاری ڕۆژنامەگەری لە ناو گەلی کووردا و لە هەر بەشێکی کوردستان بە دۆخێکی ناهەموار و جیاوازا دەڕوات. بە جۆرێک دۆخی هەر بەشێکی کوردستان لەم بوارەدا تایبەتمەندی خۆی هەیە. سەبارەت بە هەرێمی کوردستان کاری ڕۆژنامەنووسی بە ڕەوشێکدا تێپەڕ دەبێت کە هەرێمی کردووە بە ناوچەیەکی تاریک و دۆزەخ ئاسا بۆ ڕۆژنامەنووسان. ئامارەکانی ڕێکخراوە تایبەتمەندەکانی ئەم بوارە لە هەرێم و لە دنیای دەرەوە ئەمە پشتڕاست دەکەنەوە. هاوکات هەرێم بە زۆنێکی ڕەش لە ڕیزبەندی 85 وڵاتی جیهان بۆ کاری ڕۆژنامەنووسی دیاری کراوە. لە چەند ساڵی ڕابردوودا 5 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان بەهۆی نووسین و بیر و ڕاکانیانەوە کوژراون. تا ئەم ساتە بکوژەکانیان دەستگیر نەکراون و سزا نەدراون. لە کاتێکدا بکوژەکان لای ڕایگشتی ناسراون و بە ئازادی دەسوڕێنەوە. دەسەڵاتدارانی هەرێم دەست و پێی هێزە ئەمنی و دادگاکانیان بەستووە بۆ دەستگیرکردن و سزادانیان. ئامارەکانی ساڵانەی توندوتیژەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان مایەی ڕەشبینی و بێهیواییە بۆ ڕۆژنامەنووسان، چونکە ساڵانە ئەو ئامارە زیاد دەکات و جۆری توندوتیژەکانش شێوەی خراپتر بە خۆیانەوە دەبینن. یەکێک لەو شێوە خراپانەش دروستکردنی دۆسیە و تۆمەتی داتاشراوە بۆ ڕۆژنامەنووسان، ئەوەش بە مەبەستی ترساندن و بێدەنگکردن و ڕادەستبوونیانە بە خواستەکانی حزب و بنەماڵە و دەسەڵاتداران. بەپێی ئاماری سنتەری میترۆ بۆ بەرگریکردن لە مافی ڕۆژنامەنووسان لە ساڵی ڕابردوودا 249 پێشلکاری بەرامبەر بە 247 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی ئەنجام دراوە. بە هەمان شێوە لە راپۆرتی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە لەلایەن پارتە دەسەڵاتدارەکانەوە کۆنتڕۆڵ کراوە، ئاماژە بە زۆری ئاماری توندوتیژی و پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە. پێشێلکاریەکان کە بەرامبەر ڕۆژنامەنووسان و میدیاکان دەکرێن بریتین لە گرتن، ڕفاندن، لێدان، سوکایەتی پێکردن، هێرشی ئەلیکترۆنی، ناوزڕاندن، ڕێگریکردن، جیاکاری، پێنەدانی زانیاری، زەوتکردنی کەلوپەل، شکاندنی کەلوپەل، دەستگیرکردن بێ بڕیاری دادگا، هەڵکوتانە سەر، دروستکردنی سیناریۆ و تۆمەتی داتاشرا و فشار و دەسوەردان لە بڕیاری دادگاکان، هێشتنەوە لە زیندان دوای تەواوبوونی ماوەی سزا و چەندین جۆری دیکە. ئەمانە ئەو پێشێلکاری و مامەڵانن کە دەسەڵاتداران و لایەنە پەیوەندیدارەکان بە حزب و حکوومەتەوە بەرامبەر ڕۆژنامەنووسان و میدیاکان ئەنجامی دەدەن. بە دانپێدانانی ڕێکخراوەکانی بواری ڕۆژنامەوانی و بەشی زۆری ڕۆژنامەنووسان و چالاکانی مافی مرۆڤ، کابینەی نۆیەم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی هەرێمی کوردستان بە خراپترین دۆخی ڕۆژنامەنووسیدا تێپەڕ بووە. ئەم کابینەیە جگە لە زیادبوونی پێشێلکاریەکان، گۆڕانکاری و داهێنانی لە جۆری پێشێلکاریەکانیشدا کردووە. بە نمونەش دروستکردنی تۆمەت و سیناروی داتاشرا و هێشتنەوە لە زیندان، نوێکردنەوەی سزا، دانپێدانانی بە زۆری سەرشاشە، ڕفاندن و بێسەر و شوێنکردن. لەو چوارچەوەیەدا لە 25 تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو هێزەکانی پەدەکە سلێمان ئەحمەد ڕۆژنامەنووسی ئاژانسی ڕۆژنیوزی بەبێ بڕیاری دادگا و ئاگدارکردنەوەی دەستگاکەی ڕفاند و تا ئەم کاتە بێسەر و شوێنە. سلێمان ئەحمەد کە خەڵکی ڕۆژاوی کوردستانە و ماوەی چەندین ساڵ لە شاری سلێمانی کاری دەکرد، بە مەبەستی بەشداریکردن لە پرسەی باوکی گەڕایەوە ڕۆژاوی کوردستان، بەڵام لە کاتی گەڕانەوەی لە سنووری فیشقابور لەلایەن هێزەکانی پەدەکەوە ڕفێنرا. تا ئێستا کەس نازانێت لەکوێیە و ڕێگەش بە پارێزەرەکانی نادرێت سەردانی بکەن. یەکیشی دیکە لە نمونەی پێشێلکاریە سەیر و سەمەرەکانی کابینەکەی مەسرور بارزانی بەرامبەر ڕۆژنامەنووسان
دەستگیرکردنی ژمارەیەک ڕۆژنامەنووسی بادینان بوو کە هەر یەکەیان تۆمەتێکی داتاشراوی بۆ دروستکرا و بۆ دانپێدانانی بە زۆر هێنرانە سەر شاشەکان دواتر بە چەند ساڵێک سزادران. دۆخی خراپی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان لە راپۆرتی ڕێکخراوەکانی هیومن ڕایتس وۆچ، ئەمنیستی ئینتەرناشیۆناڵ، پەیامنێرانی بێسنوور، وەزارەتی دەرەوەی ئەمریکا، یەکێتی ئەوروپا بە مەترسیدار و نالەبار لە قەڵەم درەوە و دەسەڵاتدارانی هەرێمیشی بە پێشێلکردنی یاساکان و بنەماکانی مافی مرۆڤ تۆمەتبار.